بەڵامان ئەگەر باسێک لە ڕاگەاندنی ئازاد بکەین دەکرێت بگەڕێنەوە بۆ ئەو مێژووی کە ڕاگەاندنی ئازادی تیا دەرەکەوێت هەڵبەت کە لەگەڵ دامەزراندن و ئاوابوونی تەبگەری ئازادی کوردستان لە ساڵی 1970دا ڕاگەاندنی ئازادیش ئیتر لەگەڵ ئەودا دادەمەزرێت و دروست دەبێت لە ڕۆژنامەی سەرخۆبوونەوە دەست پێ دەکات و هەتاوکو ئەمە دەبینین چەندین ڕۆژنامە و گۆڤاری تر دەبن بە زمان حاڵی ئەم تەفگەرە و لە پاش ئەمە لە ساڵی 1995 مەتیV دروست دەبێت کە کەناڵێکە بە هەر شێوازێک خزمەت بە کوردستان دەکات وەکو یەکەم دەستگای ڕاگەاندنی خۆ بڵین تەلەڤیزیۆنی لێرەوە ڕاگەاندنی کوردی ئاوا دەبێت و ئێمە گەر باسێک لە ڕاگەاندنی ئازاد بکەین دەکرێت کا بڵێن ڕاگەاندنی ئازاد بۆ خۆی چۆنەڵێ دروستکردنی پەیوەندیە لە نێوان گەل و ئەو شۆڕشێکە بەر لە 50 ساڵ لە کوردستاندا ئاوا دەبێت و ئێمە دەبینین کە لە ئێستاشدا لە چوار پارچەی کوردستان و بگرە لە دەرەوەی وڵاتیش ڕاگەاندنی ئازاد بۆ بە زمان حاڵی خەڵکی کوردستان و لەم ڕێگەی ڕاگەاندنی ئازاد و ئێمە دەبینین کە ئەو داگیرکاریانەی کە لەسەر کوردستانەیە ئەو شەڕە تایبەتی کە لەسەر کوردستان لەلایەن فاشیستان و داگیرکەران بەڕێوە دەچێت و ئەو سیستەمە پیاوسالاریە کار لە بەرامبەر بە ژنان کار دەکاوە هەر بە هەر شێوازێک دەبینین کە هەوڵی چەوساندنەوەی ژنان هەوڵی بێ ئەرک و ڕۆڵکردنی ژنان دەدات دەبینین کە ئەمانە ئەم ڕاستینانە بۆ خەڵکی کوردستان دەگوازێتەوە ئەو داگیرکەری کە بەگشتی لەسەر کوردستانەیە ئەو کارێکە سیستەمی سەرمایه‌داری دەکات بۆ شێواندنی ئیکۆلۆژی بۆ شێواندنی دەروون و ذهنیەتی بە تایبەت ئەگەرێمە باس لە کورد بکەین لە تاکی کورد ئێمە دەبینین ئەم میدیایە بۆ بە زمان حاڵی ئەمەوە ئەم ڕاستیانە ئەگوازێتەوە لە هەمان کاتدا ئەتوانین بڵێن کار ڕاگەاندنی ئازاد بۆ بە زمان حاڵی ژنانی کورد ژنی ئازاد بە جۆرێک ئێمە دەبینین کە کار لەسەر دەرخستنی ڕاستینەی ژنی کورد دەدات و هەوڵی خستنە ڕووی ئەو مێژووە دروستەی ژنی کورد دەدات کە ئێمە بەردەوام دەبینین مثلەن مێژووی ژن چۆن نووسراوەوە بە شێوازێکی ناڕاست و بە عقلێتێکی پیاوسالاری نووسراوەوە ئێمە دەبینین ئەم ڕاگەیاندنە کار بۆ دەرخستنی ئەم ڕاستینەیە کاتووە ئێمە دەبینین لە ناو ڕاگەیاندنی ئازاد جیاواز لە تەواوی ڕاگەیاندنەکانی تر ژنان ڕۆڵێکی هەرە بەرچاویان بینیوە لەگەڵەوەی کە ئێمە دەبینین بە هەر جۆرێک لەلایەن سیستەمەوە و دەبینین کە سیستەم چۆن خێزان کۆمەلگا تەواوی دام و دەستگاکانی خستۆتە خزمەت خۆیەوە بۆی کە ڕەنجی ژنان بزێت بەوەی کە لە ژن بدات بەوەی کە بچووکی بکاتەوە بەوەی کە بێ ئەرک و بێ ڕۆڵی بکات بەڵام ئێمە دەبینین ئەم ڕاگەیاندنە ژنان لە نێو ئەم ڕاگەیاندنەدا چۆن کار لەسەر دەرخستنی ئەماکەن و کار بۆ دروستکردنی ژنێکی ئازادەدەن و بەڕاستی لە ناو ڕاگەیاندنی ئازادا ئێمە دەتوانین بڵێن کە ژنان جێگە و پێگەیەکی هەرە باشیان قایم کردووە لەگەڵ ئەوەشدا کە هێرشی سەر تەواوی ڕۆژنامە نووسانی ئازاد هەیە ئێمە دەبینین لەگەڵ ئەو تێکۆشانە بێوێنەی کە دەکرێت لە هەمان کاتیشدا هێرشێکەیە بۆ سەر ڕاگەیاندنکاران کە لە ناو دەستگا میدیایانەدا کار دەکەن لە چوار پارچەی کوردستان لەلایەن فاشیستان و ڕژێم و داگیرکەرانەوە و لە ناو ئەم هێڵشدا لەگەڵی کە ژنان پێشەنگایەتێکی هەرە بەرچاویانێ دەبین کە ژنانی پێشەنگ بە ئامانج دەگیرێن ئێمە لە نمونەی شەهید نوژیان ئەرهانمانەیە لە شەنگالدا بەڕێزەوە یادی دەهێنینەوە چەندین نمونەی ژنی دیکەمانێ هەر لە ئێستا ئەما بینین لە باکووری کوردستان بەدایان ڕۆژنامە نووسی ژن لە زیندانە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شێوە بەڵام لەگەڵ ئەمەشدا ئێمە دەبین تێکۆشانێکی هەرە بەرچاوی ژنان هەیە و لە ناو ئەم تەفگەرەدا لە ناو ئەم هێڵی ڕاگەیاندنەدا ژنان تاکە شتێک کە زۆر بەردەوامی بەم تێکۆشانەیە دەر مەسلەی ئیرادەیانە مەسلەی مۆڕاڵیانە لە بەرامبەر بە داگیرکاری چکە ئەوان بەڕاستی دەزانن بۆچی تێ ئەکۆشن وە لە بەرامبەر بەچی سیستەمێکدا تێ ئەکۆشن و ڕوبەڕووی چ مەترسیەکە بنەوە بۆ یەکە بەر لە هەر شتێک خۆیان ئامادە کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسیەک لەگەڵ تیرۆر و دەستدرێژی و دەستگیرکردن بەڵام ئێمە دەبینین ژنان چۆن لە نێو ئەم ڕاگەیاندنانەدا ڕۆڵێکی هەرە بەرچاویان هەیە لەگەڵۆشدا ئێمە دەبینین بەردەوام بەتایبەت لە باشووری کوردستان لەگەڵەوەی بە کۆمەڵێکی تری زۆر میدیامانەیە
کە خزمەت بەدەسەڵاتەکان ئێمە دەبینین کە ژنان چۆن لە ناو ئەم میدیانەدا بە پێی پێویستی بە پێی ڕاستینەی خۆیان جێگە ناگرن هەرچەندە کە ئەوەکو بەشداریکردن بەشداریان ئێمە زۆر باشە بەڵام بەڕاستی وەکو پێویست بە عقلێتێکی ژنانەوە جێ ناگرن بۆیش ئەبینین کە بە شێوازێک ئەو شەڕە تایبەتی کە لەلایەن دەسەڵاتەوە بەرامبەر بە کۆمەلگا بە هەر شتێک ئێمە دەبینین شەڕێکی تایبەتێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی ژنیش بە هەمان شێوە لە ڕێگەی موچە و هەندێک شەڕی تایبەتەوە بەردەوام ئێمە دەبینین هەوڵی ڕاکێشانی ژنان دەدەن کە لە نێو دەستگا میدیایەکان ئازادەکاندا کار دەکەن بەڵام بە خۆشحاڵیەوە تاوەکو ئێستا تێکۆشان لە ناو هێڵی ڕاگەیاندنی ئازار لەلایەن ژنانەوە بەردەوامی هەیە.